خۆشەویستان یەکێک لە گرفتە تەندروستیە باوەکان نەخۆشیە درێژخایەنەکانن کە وای لێ هاتووە لە تەمەنێکی بچووکەوە هەتاوەکو تەمەنێکی گەورە تووشی ئەم نەخۆشییان نابێت و جۆریان زۆرە. زۆرێک لە ماکەکانی درێژخایەنن و پێویستیان بە چارەسەری بەردەوام و چاودێری بەردەوام هەیە. بازەوەکین جۆرەکانی چین و دەکرێت چۆن ڕێکارەکانی خۆپارێزی لە کەرتی تەندروستیە ئێمە زیاتر پەرە پێ بدەین و دەکرێت هەر بەڕاستی ڕێگری لەم جۆرە نەخۆشیانە بکرێت چونکە وەکو زانین کۆمەڵێک هۆکاریان هەن زۆرجار دەوترێت بەهۆی ڕۆتینی ژیانە و شێوازی ژیانی مرۆڤی ئێستاوە ئەم نەخۆشی درێژخایەنانە هەتا بێت لە زیادبووندایە و حاڵەتی زۆر نەخوازراوی لێکەوێتەوە. هەندێک جار ئەگەر نەخۆشەکە ڕەچاوی بارودۆخ و تەندروستی خۆی نەکا ڕەنگە دووربێ گیانیشی لەدەست بدە. زۆرێکیش لەو نەخۆشە درێژخایەنانە چارەسەری هەیە و ئێستا دەکرێت بەڕێکاری تەندروستی چاودێری بکرێن بەڵام مانای ئەو نییە کە باش بنەوە. ئەمەش نیشانێکی سوورە کە دەکرێت زۆر بمان هەز بە مەترسی ئەم نەخۆشیانە بکەین و ئەوەی بتوانین پشکنینی پێشوەختە و هەندێک ڕێکاری خۆپارێزی هەیە بگرینە بەر. باسییان بابەتە دەکەین با میوانداری دکتۆر هاوکار خەلیل خوێندکاری تۆرا لە نەخۆشی هەناویەکان کە بە خوشحاڵ لە ستۆدیۆ لەگەڵمانە. کاکتۆر بەخێر بێی. گەر جارێک ناساندێک بۆ نەخۆشی درێژخایەنەکان چی بکەین بزانین جیاوازی چیە لە نەخۆشیەکانی تر بۆچی ئەڵێن کە درێژخایەنە؟ بەڵێ خۆی لە زمانی پزیشکیا نەخۆشە درێژخانەکان بۆ نەخۆشیانە ئەڵێن کە لەگەڵ سەرهەڵدانیان تاوەکو کاتێک کە نەخۆشەکە وەفاتەکە نەخۆشەکە بە بەردەوامی لەگەڵی ئەبێ زۆرینەی زۆریان بەو شێوەیەن و بابەتێکی گرنگ خۆی لە دەستپێکی بەرنامەکە بە جوانی باسان کرد. گرنگی ئەم بابەتە لەوایە کە نەخۆشە درێژخانەکان کۆمەڵێک مزعفات و کۆمەڵێک گرفت بۆ نەخۆش دروستەکەن ئێمە توانین ڕێگری لێ بکەین. یعنی تۆ توانی پێشوەختە کارێ بکەی کە ئەم مزعفاتانە یا ئەم گرفتانی کە قەرارە ئەم نەخۆشیانە بۆ دروست بکەن ڕوونەیە. هەر بۆیە پێوترێ لە ئێمە پێڵێن preventable complications. یعنی چۆن؟ یعنی ئێمە توانین ئەو شتانە کە بەهۆی ئەم نەخۆشە درێژخایەنانەوە ڕۆیە ڕێگریان لێ بکەین. نەخۆشە درێژخایەنەکانیش وەک خۆتان ئاماژەتان پێیە طبعاً جۆری زۆرە، هەر لە زەختەوە بیگری شەکرە، نەخۆشیەکانی دڵ تەسکبوونەوەی دەمارەکان، بەرزبوونەوەی چەوریەکان و زۆر نەخۆشی ترمان هەیە کە بە هەمان شێوە درێژخایەنە بەڵام ئەوەی کە زۆر گرنگە و زۆر باوە بە تایبەتی لە جیهان و لە کۆمەڵگەی خۆشمانە بریتە لە بەرزەپەستانی خوێن و بەرزبوونەوەی چەوریەکانی خوێن نەخۆشیەکانی دڵ لەگەڵ شەکرە. کاک دکتۆر چۆن ینی سیستەمێکی ڕێکی ژیان و بکرێ مەسەلەن تووشی ئەم نەخۆشیانە نەبین هەرچەند هەندێکیان بۆ ماوەیە لەوانەیە کەسێک خواردنی تەندروست و وەرزشکردن و ژیانێکی باشی هەبێت لەوەی کە خۆی زۆر بە تەندروستی هەڵێتەوە بەڵام لەوانێت توش بەڵام بەگشتی چی بکرێ بۆی کە دوورکەینەوە لەم جۆرە نەخۆشیانە؟ بەڵێ خۆی توانین پۆلێنێکی بەسیتی بکەین. بەڵێ زەخت و شەکرە ئەگەر بە نمونە بهێنینەوە کە باوترینیانن کە بەلامەوە گرنگە باسی بکەین هەردووکیان دوو جۆری سەرەکیان هەیە، جۆری دیکەیان هەیە بەڵام ئەوەی کە پێویست بکە ئێستا هاوڵاتیان ئاگایان لێ بێ دوو جۆری سەرەکیە. زەخت لە 195 زەخت ئەتوانین بڵێن ئەو جۆرەیە کە پێوترێ پرایمەری هایپەرتێنشن، یعنی ئەو زەختە لەگەڵ تەمەنا وردە دەست پێ ئەکا بە تایبەتی ئەو کەسانەی مەسەلەن مەترسی لە هەندێک کەسا زیاترە، یعنی هەندێک کەس ئەگەری هەیە تا ڕادێک زووتر تووشی زەخت ببێ، ئەوانەی کە شەکریان هەیە، ئەوانەی کە قەڵەون، ئەوانەی کە لە عایلەکەیانە مەسەلەن یەکێک هەیە پێشووتر تووشی زەخت بووە، ئەوانەی کە تەندروست نین لە خۆراکە لە هەڵسوکەوتە ئەمە بە شێوەیەکی گشتی مەترسی توش بوونمان زیاکە بەڵام سەبەب نین، ئەمە سەبەبەکەی نادیارە. لە 195 ئەوانەی کە تووشی زەختە بن سەبەبی ڕئیسی نادیارە، بەڵام تۆ لەگەڵ زیادبوونی تەمەن و زیادبوونی ئەو مەترسیانی کە باسمان کرد ئەگەری توشبوون بە شەکرە بە زەخت زیابێ لە 105ەکەی ئەمێنێتەوە پێوترێ زەختی دووەمی یا وا بڵێن زەختێک کە هۆکاری هەیە. ئەم زەختانە کاتێک ئێمە بە دوایە ئەگەڕین ئەگەر نەخۆشەکە پێش تەمەنی خۆی پێش ئەوەی کە ئێمە تەسەور بکەین کە زانست پێشبینی بکات تووشی زەخت ببێ پێش تەمەنی 30 ساڵی مەسەرەن 35 ساڵی نەخۆشێکی تەندروستە کێژڕێکە لە عایلەکەیانە زەخت نییە مەسەلەن لە 25 ساڵی ئابینی تووشی زەختە بێ ئەمانە بە دوواداچوونیان بۆ ئەکرێ.
بۆ ئەوەی بزانین ئایا هۆکارێ لە پشتیەوە نییە کە تووشی زەختی کردبێت چکە ئەو کاتە بە چارەسەرکردنی هۆکارەکە بە دڵنیاییەوە زەختەکەشی لە کۆڵەکەوێتەوە بەس وەکو وتمە ڕێژێکی کەمیان بەو شێوەیەن ئەتوانین بڵێن 105 ئەوانیش سەبەبەکانی چین بەهۆی بەهێزی خوددەوە بەهۆی نەخۆشیەکانی گورچیلەوە بەهۆی هەندێک نەخۆشی مەسەلەن تایبەتی ڕژێنی سەرگورچیلەوە ئەم بابەتانە ئەمانە ئەبنە هۆی ئەوەی کەم نەخۆشە تووشی بەرزەپەستانی خوێن ببێ بەبێ ئەوەی پێشبینی بکرێ و جۆری دووەم سێکەندەری هایپەرتێنشنی پێڵێن ئەمانە جیاوازن بەڵام زۆری خەڵک جۆری یەکەمی هەیە کە ئەویش شەکرش بە هەمان شێوە خۆی چەند جۆرێکی هەیە مەسەن جۆری یەک جۆری دوو جۆری سێ یا مەسەلەن ئەوەی کە لە حەملا تووشی ئەبی لە کاتی سکپڕیا بەڵام زۆری جۆری شەکرێش جۆری دووە کە زیاتر لە تەمەنێکی 35 ساڵی و 40 ساڵیەوە تووشەبی و بەهۆی بە هەمان شێوە ئەمەش لایفستایل شێوازی ژیان و تەندروستی مەسەلەن خۆراک قەڵەوی ئەمانە دەورێکی زۆری هەیە بۆ توشبوون بەمەیان بە هەمان شێوە ئەمیش ناتوانانی بڵێ هۆکاری سەرەکی دیاری کراوە هۆکاری سەرەکی دیاریکراو نییە بەڵکو وەکو جۆری یەکی زەخت بەو هۆکارە مەترسیدارانە ئەگەری توشبوون زیاتر دکتۆر باسە لە قەڵەوی کرد قەڵەوی شتێک نەخۆشیە بە تاباب نایونی نەخۆشیەکە لەوانەیە ڕۆژ لە دوای ڕۆژ زیاتر بێت کاریگەریە بێت لەسەر نەخۆشیە درێژخایەنەکان ینی وی کە کەسێک قەڵەو بێت وردە سەر بکێشێ بۆی کە تووشی نەخۆشی درێژخایەن ببێت بەڵێ خۆی دواتریش لە ڕێکارەکانی خۆپاراستنی پێشوەختە ئەوەی کە لە عیلما پێڵەن سکرینین یعنی سکرینین شتێکی زۆر گرنگە ئێستا زۆر بەکەمی بەداخەوە لە کوردستانی خۆمان ئەوەی کە ئێمە وەکو پزیشک زۆر لامان گرنگە هاوڵاتی گرنگی پێبیا وەکو بۆ ئەوەی نەگاتە قۆناغێک کە بۆ خۆی بۆ ئێمەش سەخت بێ بریتە لە سکرینین یعنی ئەوەی ئەم نەخۆشە پێشوەختە بەپێی ئەو ڕێنماییە زانستیانی کە لە جیهانە هەیە پشکنین بۆ ئەم حاڵەتانە بکە بۆی دڵنیا بێتەوە کە توش نابێ یا ئەگەر توش بووە زوو بەدەمیەوە بچێ و نەگاتە قۆناغێکی خراپ ئەمە بۆچی بۆ وەڵامی پرسیارەکەی تۆ باسم کرد لە زۆربەی ئەم ڕێنمایانەی سکرینینە ئەگەر تۆ کێش زیابێ یا با بڵێن قەڵەو بیت پێویستە زۆر لە کەسانی دیکە زووتر و زیاتر مەسەلەن ئەگەر کەسێکی تر پێویستکە 5 ساڵ جاری ئەم فەحسە بکە تۆ قەڵەوێ بێ ساڵانە بیکەی ئەگەر کەسێکی تر پێویستکە لە 40 ساڵیەوە دەست بکا بە سکرینین و پشکنینی پێشوەختە بۆم نەخۆشێت تۆ کە قەڵەو بووە بێ زۆر زووتر دەست پێ بکەیت قەڵەوی بە تەئکید هۆیەکێکە لە هۆکارە مەترسیدارەکان بۆ زەخت بۆ شەکرە بۆ نەخۆشیەکانی دڵ بۆ توشبوون بە جەڵدە و بۆ زۆرینی نەخۆشیەکان یعنی هیچ حاڵەتێکمان نییە بڵێ قەڵەوی زیانی بۆی نییە بەداخەوە یعنی قەڵەوی بۆیە ناونراوە نەخۆشی ریسک فاکتەرە هۆکاری مەترسیدارە بۆ زۆرینی نەخۆشیەکان لەگەڵ ئەوەی هۆکاری مەترسیدارەوە واشەکە کە نەخۆشیەکەت کۆنتترۆل نەبێ بەڕاستی باشە کاک دکتۆر کاتێک باس لە نیشانەکەین تا چنێک ئێمە و شارین لە ناسیلەوە ئەو نیشانانەی کە نەخۆشیە درۆژخایەنەکان ئیترۆ کووتمان ڕەنگە جۆریان زۆر بە نەکرێ هەموو نیشانەکان باسکەین بەڵام هەندێک شت هەیە بێ خۆمان بزانین کەمانی گرفتە و لە کوردستانیش هەتا حاڵەتەکەمان زۆر نەخوازراو نەبێ نیشانەکە زۆر دیار نەبێت یامانە ڕەنگە سەردانی دکتۆر و پزیشک نەکەینەوە خۆی جەوهری بابەتەکە ئەو خاڵەیە کە جەنابەت باسە کرد نیشانە ئەوەی کە گرفتی دروست کردووە لە وڵاتی خۆمان بەشێکی زۆری خەڵک چاوەڕێەکەن ئەبێ نیشانەیەکیان بۆ دروست ببێ اینجا ئەو نەخۆشیان هەیە بە تایبەتی ئێمە بەشێکی نەک هەر لە وڵات لە کوردستان لە جیهانە بەشێکی زۆری ئەوانەی کە تووشی زەختە بن پێشوەختە چەندین ساڵە تووشی بوون و چەندین ساڵە ئەم زەختە مزعفاتی بۆ دروست کردوون لەوانەیە وردە گرفتی نیشانیان هەبوو سەرەتا کاکتۆر نەخێر گرفتی نەخۆشی درێژخانەکان زەخت و شەکرە نیشانەکانیان دیار نیە زۆر نیشانەکانیان زۆر کەمە و نیشانەکانیان سپێسیفیک نین تایبەت نین مەسەلەن تۆ هاوڵاتی مەسەلەن ئەڵێ نان زۆرە خۆم ئەڵێ زوو ئەڕۆم بۆ توالێت بۆ میزکردن مەسەلەن زۆر نیشانەی تر کە باسی ئەکەن و ئەیبەستنەوە بە شەکرەوە ئەم نیشانانە تایبەت نین بە شەکرە و زۆر کەم دەرەکەون و درەنگیش دەرەکەونەوە گرفتەکەمانە یعنی زۆرێک لە هاوڵاتیان پێشوەختە تووشی زەخت بوون زەختەکە تۆ تا ڕادەیە لەوانێت دڵی گەورە کردبن مزعفاتی بۆ دروست کردبن اینجا هێشتا هیچ نیشانەیەکیان نییە بۆیە ئێمە شەکرێش بە هەمان شێوە و شەکرە زیاتریش یعنی زۆر هاوڵاتی هەیە شەکریانە چەندین ساڵە بە خۆیان نەزانیوە لەبەرەوەی ئەوان چاوەڕێی نیشانە ئەکەن بەڵام نیشانێکی ئەوتۆی نییە پیانەوترێ سایلنت کیلەرز یعنی بکوژی بێدەنگ یعنی زەخت و شەکرە لەو گروپە نەخۆشیانن کە پیانوترێ بکوژی بێدەنگ من و تۆ
توش ئەبین چەندین ساڵ ئەڕوا لە ناوە مزعفات دروستەکە لەوانەیە شەکرە گورچیلە کەمێ سیس بکە اینجا من و تۆ بە نیشانە پێی بزانین بۆیە ئێمە زۆر گرنگە بەلامانەوە لە کاتی خۆیان پشکنینی پێشوەختە بکرێ بە تایبەتی بۆ کەسانەی کە مەترسیان هەیە مەترسی پێشوەختە. زۆر بابەتێکی گرنگ بوو بە تایبەت بۆ شەکرا لەوانەیە زۆری لە گەنجان لە تەمەنەکان هەیان بێت وەکو خۆت ئەڵێ نیشانەی نەبێت. گرنگترین شتێک چی بکات کام پشکنینیانە بکات بۆی کە وە جۆری پشکنین وە کاتی پشکنین بۆ شەکرا چۆن ئەو کەسە دیاری بکە کە نەخۆشی شەکری هەیە. بەڵێ شەکرە خۆی بە سەرەتایەک پۆلەنی بەسیتی بکەینەوە دوو جۆرە جۆری یەک ئەوەیە کە تووشی تەمەنی مناڵە بێ مەسەن مناڵ هەیە ما هەر لە دایک بوونەوە هەر لە سکی دایکیەوە ئەم گرفتەی هەیە گرفتێک لە پەنکریاسیایە کە ناتوانێت ئینسۆلینی پێویست دروست بکە طبعاً بۆ ئەوەی ڕوون بێ ئینسۆلین ئێمە هەمومان هەمانە لە پەنکریاسەوە دروستەکرێ بۆ ئەوەی کۆنتترۆلی شەکری ناو خوێن بکە ئەو شەکرە زیایی کە لە خوێنە دروستە بێ لە ڕێگەی ئینسۆلینەوە داغڵینە و خانەکانەکرێ بەڵام ئەو کەسانی کە ئینسۆلینیان کەمە هەر لە دایک بوونەوە ئەو بگرفتە هەیە ئینسۆلینیان کەمە تووشی شەکری جۆری یەک ئەبن خەلەلەکە خەلەلی بۆ ماوەیە و سیستەمی بەرگری خۆمانە پەلاماری پەنکریاسەیە و تێکی ئەشکێنێ وا ئەکات کە ئینسۆلینی پێویستمان نەبێ بۆ ئەو بابەتە ئەمە شەکری جۆری یەکە شەکری جۆری یەک دەسەڵاتێکی ئۆتۆمانیەتیدا و نە لە خۆپاراستە نە لە هیچ ڕێگایە لەبەرەوەی وەکو چۆنەڵی بیتاقەیەکە ئەو کەسە بۆی دەرەچێ و نسیبێکی خوای گەورەی بۆی داناوە لە تەمەنێکە پێزانێ زۆر کات مەسەلەن نەخۆشکە هەر لە دایکبوونەوە شەکری هەیە بە 10 ساڵی لە 15 ساڵی دەرەکەوێت ئەمە جۆری یەک بەڵام جۆری دوو پرسیارەکەت بۆ جۆری دووە ئەو شەکرەی کە شەکری تەمەن گەورەکان شەکرە زۆر باوەکە هەموو کەسێ بە پێی علم ئەبێت لە دوای 40 ساڵیەوە بەلایانی کەم 3 ساڵ جارێ پشکنینی شەکرە بکە پشکنینەکە چی بکە دوو جۆر پشکنینمان هەیە ئەوەی کە خەڵک پێڵێ پشکنینی سێمانگی تەڕاکومی جۆرێکی تریان پشکنینی شەکری بە دڵی خاڵی یا بە برسێتی لە بەیانیانە کە جیازەکە لە ماڵەوە ئەو جیهازی ماڵەوە ئەوەی پێویست کەسانێک خۆیان شکریانە دەم خۆش ئەو کەسانی خۆیان شەکریان هەیە بەس بۆ کۆنتترۆل کرد بۆ زانینی شەکری ڕۆژانەیە یا مەسەرەن کاتێ ئێمە پزیشکەکەی پێڵێ جەدۆلێکم بۆ بکە بزانم بەیانیان دوایان مەسەرەن پێشنان چۆنی ئەوانە بەکاری هێنێ بەڵام ئەو دوو جۆرە شەکرەیە فەحسی شەکری سێمانگی یاخود فاستین بڵە شوگەرەوەی بەیانیان بە دڵی خاڵیەکە کە هەریەکە لەمانە بۆ کەسی ئاسایی ئەبێ مەسەلەنەوەی بە دڵی خاڵێ بێ لە 126 کەمتر بێ بەیانیان پێشنان شەکری سێمانگیش ئەبێ نەگەشت بێتە 6.5 بەڵامێکی تایە لێرەیە ئەو کەسانەی کە لە عیلەکەیانە توشبووی شەکرە هەیە مەسەلەیەکی دایکی خوشکی کەسێکی نزیکی پلەیەکی شەکری هەیە نابێت چاوەڕێ بکە تا 40 ساڵی ئەبێ زۆر زووتر پشکنینی شەکرە بکە ئەمە وتمان پشکنینی کرد چۆن ئەزانە شەکرێتیەوە ڕێژەیەک دیاری کرد قسەکە زۆر جوانە ئەگەر پشکنینی کرد ئەگەر بەو دوو ژمارەی کە باسمان کرد لە 126 کەمتر بوو ئەمیش لە 6.5 کەمتر بوو ئەمە ترسی نییە بەڵام ئەگەر هەریەکە لەو ئەنجامانە بەرز بوو ڕاستەوخۆ ناڵێ من شەکرەمە ئەو کاتە سەردانی پزیشکێکی پسپۆڕی هەناوی یاخود نەخۆشیەکانی شەکرە و کوێرە گلاندەکانەکە ئەو کاتە کۆمەڵێ قانونی تایبەت هەیە بۆ دەستنیشانکردنی شەکرە کە ئەمە لەوانەیە کرایتیریای پێڵێن تەفاسیلەکەی بۆ هاوڵاتی گرنگ نەبێ بەڵام پزیشکەکەی خۆی ئەزانێ هەندێک جار پشت بە نیشانە ئەبەستی لەگەڵ دوو پشکنین هەندێک جار بە دوو پشکنین سێ پشکنین بە تایبەت تەنها ئەی سەلمێنێکم کەسە شەکری هەیە باشترین شت ئەوەیە خەڵک ئەم پشکنینانە ئیهمال نەکە چونکە بەڕاستی زۆر گرفتمان لەگەڵ ئەوە هەیە نەخۆش دێت شەکری سێمانگی تا 6.5 ئاساییە زۆر نۆرماڵە ئەگەر مەسەلەن نەخۆشێک ساڵانە فەحسەکە بیکا بڵێ ئەوە من ئەم ساڵ فەحسم کردووە 7 پار ساڵیش کردم 6 بوو بۆیە نەهاتم ئەم ساڵ 7 ئێستا هاتووم بۆی کۆنتترۆلی بکەم بەڵام زۆر نائاساییە نەخۆشمان هەیە دێت شەکری سێمانگی کردووە 12 13 ئەڵێن شەکرت هەیە ئەڵێ نەخێر تا ئێستا نەمزانیوە ئەیکەی پشکنینە کردووە بیرم ناکرد بێتم تەمەنی چوەتە 50 ساڵ تا ئێستا فەحسێکی نەکردووە کاتێ فەحسمان بۆکە 13 و 14 ئەمە هەم کۆنتترۆلی قورسە هەم کاتێ فەحسی چاو و گورچیلەکانی بۆکەین زیانی پێگەیاندووە ئەمە گرفتی بۆ دروست کردووە بەڕاستی ئەمە
بابەتی بەرنامەکەشمان لەسەر ئەوەیە قسەکردنەکەمان لەسەر ئەوەیە نابێ بگاتەوە قۆناغی کە چارەسەرکردنی قورسە لەبەرەوەی ئەم هۆکارە ئێمە هەمومان لە ژیانە حەز بە ژیانێکی تەمەند درێژتر بە ژیانێکی تەندروستتر بەمانە ئەکەین ئەم نەخۆشیە درێژخایەنانە گرفتمان بۆ دروستەکەن وامان لێەکەن کە ئێمە بەو شێوەیە نەژین کە خۆمانەمانەوێ. باشە کاکتۆر با بێنەوە سەر سکرین کە ئەو ڕێکارە گرنگەیە کە نەخۆش لە توشبوون بە ئەسڵم بە نەخۆشی درێژخایەنەکانە پارێزێ تا چەندێک ئەم بابەتە لە کوردستان گرنگی پێدراوە هەر بەڕاستی ئێمە لە کەرتی تەندروستیا خۆمان یعنی لەنە عیادە و نەخۆشخانەکانە بڕۆمان بم ڕێکارانە هەیە جارێ ئەگەر چی بۆ لای دکتۆرە هیچ نەبێ ڕەنگە بڵێ بۆچی هاتی خۆت هیچ کێشەیەک ئەوەی ئێستا ئەو قسانی ئێستا من کردم لەبارەی سکرینینەوە لەبارەی پشکنینی پێشوەختەوە هەموو پزیشکی ئەیزانێ و هەموو پزیشکێ و زۆر کاتیش پزیشکانی دیکە لە جێگەکانی دیکە باسییان کردو هەمیشە پزیشکان ئەوەی کە پسپۆری خۆی بێ ئەم شتانە بە نەخۆشەڵێن هەمیشە کە نەخۆشە لە نەخۆشخانە مەسەلەن لە نەخۆشخانە داخڵ بۆ چەند ڕۆژێک مێنێتەوە نەخۆشیەکی هەیە کە ئەنێرێتەوە بۆ ماڵەوە پێی ئەوترێت تۆ پێویستە ئەوە بکەیت تۆ پێویستە مەسەن کەس و کارت ئەوە بکە بەڵام تا ڕادەیەکە توانین بڵین خەڵکی خۆمان لەوانەیە ئەوی شۆکاری خۆی هەبێ مەسەلەن هەرێکی وەکو کابراڵێ جارە بە نەخۆشێکەڵی تۆ پێویستە 3 مانگی ترم فەحسە بکەیتەوە خوشکەکەت براکەت لە ماڵەوە ئەم پشکنینانە بکە لەبەرەوەی ئەگەری هەیە بۆ ماوەی بێ ئەڵێ کاک دکتۆر من 1000 گرفتاری مەیەکەی مەجای ئەوەم هەیە مەسەلەن ئەم گرفتانە هەیە لە وڵاتی خۆمان. باشە دکتۆر بەشێکی هۆکاری تێچوونەکەی نییە یعنی ئەم ڕێکارانە ڕەنگە ماندووبوونێکی بێت تۆ بەردەوام سەردان بکەیتەوە هەم تێچوویکیش بۆ ئەو بڕی پشکنینانە ئەی کە هەر جارێک ئێکیتەوە کە دکتۆر بۆتە نووسێ وایە بەشێکی تێچووە بەداخەوە هەرچەندە من تەسەورەکەم تێچووەکەی هێندە نیە بڕوا بکە ئەگەر توشبی ڕەنگە دەونە خۆی ئەوە گرفتەکەیە خۆی چەند خاڵێکی جوان هەیە ئەڵێ ئەمڕۆ کۆنتترۆلی بکە بۆ ئەوی سبەینێ باشتر بژیت یا ئەڵێ ساڵانە یەک پشکنین بۆ بینینێکی زیاتر چونکە خۆمان نەزانین کە شەکرە یەکێکە لەو نەخۆشیانەی کە بە بەردەوامی ئەگەر کۆنتترۆل نەبێ چاوت کزەکە گورچیلەکانت لە دەسەیی دەمارەکانی تەمەن لە زمانی خەڵکا پێوتێت دەمار ئەگینا خوێنبەر و خوێنهێنەرن ئەم خوێنبەرانەی کە ئەڕوا بۆ دڵەوە بۆ بەشەکانی دریلەش تەسکە بنەوە کلس ئەکەن مەترسی توشبوون بە جەڵدە زیادە بێ پێیەکانە تووشی برینە بن چەندین جۆر مەسەلەن بە ئاسانی تووشی التیهابەبی بە ئاسانی بە زۆربەی نەخۆشیەکان کە شەکرت هەبوو خراپترەبی بۆیە ئێمە لەوانەیە و تێچووی کە باست کە خۆی خاڵێکی گرنگە زۆر کەس لەوانەیە خۆی بەهۆی تێچووەکەەوە خۆی لێ بپارێزێ بەڵام بەڕاستی ساڵانە ئەگەر ئەتوانم بڵێم ساڵانە ئەگەر پشکنین بکەی بۆ زەخت و شەکرە لەوانێت تێچووی ئەوەی هەبێت 2 جار بڕۆیتە چێشخانەیەک نانخۆی لە دەرەوە بەڵام خەڵکی خۆمان بەداخەوە لەوانەیە لەبەر نەبوونی زانیاری بێ ئەم زانیاریانیان کەمە و کاتێک بە خۆیان ئەزانن کە وەکو تۆ باست کرد تێچوەکەی دە ئەوەندەیە. کاک دکتۆر هەر لە بابەتی ڕێگریەکان بۆ نەخۆشی درێژخایەن دوورکەوتنەوە لە ڤەیپ و جگەرە و مادە کحولیەکان ئەمانە تا چەند زەروزیانە گەێنەوە کاریگەریە بێت لەسەر دروستبوونی نەخۆشیەکی خۆی جگەرەکێشان و ڤەیپ و نێرگەلە و خواردنەوە کحولیەکان لەو بابەتانن کە بۆ نەخۆشیەکانی دڵ بۆ توشبوانی شەکرە بۆ بەرزەپەستانی خوێن بۆ زۆرینەی نەخۆشە درێژخایەنەکان بۆ خۆیان ڕیکس فاکتەرن واتەوە کاری مەترسیدارن وا دەکات ئەو کەسە زووتر تووشی ببێ و واشەکات مەسەلەن زوو بە تایبەت بۆ نەخۆشیەکانی دڵ یەکێکە لە هۆکارە مەترسیدارە زۆر بەهێزەکان تۆ ئەگەر هەر نەخۆشیێکی درێژخایەنی لەگەڵ بێ ئەگەر ئەو بابەتانە بەکاربێنی بە دڵنیاییەوە مەترسیت زیاترە بۆ توشبوون بە نەخۆشیەکانی دڵ و بۆ جەڵدەی دڵ و بۆ جەڵدەی دەماغ و بۆ تێگیانی کۆنتترۆلی نەخۆشیەکە. باشە کاکتۆر خەو خواردن ینی دوو بابەتی زۆر گرنگن کە ڕەنگە زۆر جاریش باس کرابنەوە بەڵام ناکرێت لە بابەتی نەخۆشیە درێژخایەنەکانە باسی نەکەیت و باس لە خۆراکی تەندروست و خەوی گونجاو نەکەی خۆی بە دڵنیاییەوە ئەمانە هەمووی دەوری هەیە خۆراک ئەچێتە زمانی لایفستایلەوە واتە شێوازێکی ژیانی تەندروست و هەمومان تەسەورەکەم هەموو هاوڵاتێکم کوردستانە بزانێت کە شێوازی ژیانی تەندروست و شێوازی خۆراکی تەندروست چۆنە هەرچەندەوە تا ڕادەیەکە توانین جێی بهێڵین بۆ ئەوانەی سپۆری خۆراکن بەڵام ئێمە بە گشتی بە کورتی ئەگەر ڕێنمایی خۆراکی بۆ هاوڵاتی چییە ئەوانەی کە توشبووی نەخۆشە درێژخایەنەکانن یاخود مەترسیان هەیە بۆی تووشی ئەم نەخۆشیانە ببن پێویستەکە شێوازی ژیانی تەندروستیان لە ڕووی خۆراکەوە ئەو خواردانە بێت کە کالۆریان کەمە و بەتایبەت بۆ زەخت و شەکر ئەگەر باسی بکەین کاربۆهایدریت و خوێیەکان و
چەوریە تێرەکانیان کەم بێ هەموو ئەمانە زۆر گرنگە ئەبێ خۆ دوور بخەیت لەوانە بە هەمان شێوە خەویش زۆر گرنگە لەبەرەوەی خەوڕێکی و زوو خەوتن لایەنی دەرونی ئینسان باشترەکەوە زۆرێک لە نەخۆشەکانە باس کراوە بە تەفاسیل ناتوانانی بڵێ ئەگەر خەوت ڕێک نەبێ ئەمە ڕوئەدا یاخۆ ئەگەر خەوت ڕێک بێ ئەمە ڕوەدا بەڵام بە دڵنیایە ئەمانە تەندروستی جەستەیی و تەندروستی دەرونی باشترەکەن کە باشترە بۆ دەست بە سەراگرتن و بە کۆنتڕۆڵکردنی نەخۆشیە درێژخایەنەکان. کاک زۆر وڵاتان و ناوچەیەک بۆ ناوچەیەکی دیکە کاریگەری لەسەر نەخۆشی درێژخایەن وڵاتە هەژارەکان وڵاتانی کە پێشکەوتون ئەو وڵاتانی کە گرنگی بە تەندروستی ینی جیاوازی هەیە وڵاتێک لەوانێ کەمتر بێدەم نەخۆشی بەڵێ خۆی پرسیارەکە زۆر تەواوە لە سێ ڕۆوە لە دوو ڕۆوە تو هەم بڵێن دەوری هەیە یەکەم ئەم وڵاتە مەسەلەن هەر وڵاتێک لە ڕووی بۆ ماوەییەوە بۆ ماوەی جیاوازە لە وڵاتانی تر بەڵێ لە نەخۆشی درێژخانەکان لە ڕووی بۆ ماوەیەوە مەسەلەن نەخۆشی جۆری دوی شەکرە لە ڕووی بۆ ماوەییەوە لە وڵاتانی ئەمریکایی زیاترە مەسەلەن بە نمونە قەڵەوی بە هەمان شێوە ئەمە لە ڕووی بۆ ماوەیەوە لە وڵاتێکەوە بۆ وڵاتێکی تر یعنی تا چەندە لە ڕووی بۆ ماوەییەوە ئەم دانیشتوانی ئەم وڵاتە ئەگەریان هەیە کە تووشی شەکرە ببن تووشی زەخت ببن و تووشی مزعافەتەکانی بن فەرقی هەیە ئەمە یەک دووهەم وڵاتانیش لە ڕووی مەسەلەن ئاستی ئابووری و ئاستی ژیانەوە بە هەمان شێوە فەرقی هەیە توانی بڵێ وڵاتانەی کە هێشتا لە گەشەکردنان و باری لە ئابووریان لاوازە ئەگەر لە ڕووی خۆراکەوە لەوانەیە نەتوانن وەک هاوڵاتیانی وڵاتانی دیکە بەدڵی خۆیان بخۆن و هەموو خۆراکی تێدا نەبێ فاسفودەکان کەم بێ مەسەلەن لە وڵاتانی ئەفریقایی و لە وڵاتە هەژار نشینەکان بەڵێ لەمانە کەمتر ئەبێ بەڵام فەرقەکەی چییە لە وڵاتانی کە فەرقێکی ترمان هەیە وڵاتانی کە سیستەمی تەندروستی پێشکەوتویان هەیە و ڕۆشنبیری تاک زۆر بەرزە پێشوەختە لەوانەیە سکرینین بکەن و هەر لە پرۆگرامی سکرینینی دیاریکرا و لە وڵاتەکانە هەیە لەوانەیە پێشوەختە پێی بزانن و باشتر کۆنتترۆلی بکەن و باشتر چارەسەری باشە کاکتۆر ئەگەر هەندێک ڕنمایی بێنیانی لە چ تەمەنێکەوە دەستکەین بە سکرینین چۆن ئەم ڕێکارانە دەست پێ بکەین چ پشکنینێک هەموو کەسێ پێویستەکە ئەم ڕێکارە بگریان ئەوانی کە بۆ ماوەی هەیە لە خێزانەکەیانە پێویستە ئەم پشکنینانە ئەنجامواتە سارەکە زۆر جوانەتوانین بە کورتی ئێستا گەرمەجالم بن بە باسێکی ئاسکرینین بکەین واتە ئێستا کە من گوێم لەم بابەتانە بێ من حەزەکەم بزانم کەی توش بەم نەخۆشیانە بم خۆم بپارێزم هەر کەسی ئێستا دانیشتووە و گوێی لەم بابەتانەیە بۆ ئەوی بە کورتی پێ بڵێن یەکەم بەرزەپەستانی خوێن هەموو کەسێ لە دوای تەمەنی 18 ساڵیەوە پێویستە ساڵانە بەلایانی کەم یەک جار زەخت بگرێت لە دوای 18 ساڵی لە دوای 18 ساڵ کامە شتێکی زۆر ئاسانە تۆڵی زەخت بگرێ ناڵی بڕوات پشکنینێکی گەورە بکوانە زەخت گرتن ساڵانە یەک جار هیچی تێناچێت مانگانە یەک جاری هیچی تێناچێت لە بەرەوەی سپاس بخوا ئێستا ئەو لە کوردستان هەر شوێنەکە ڕۆی نەخۆشخانەیە شوێنەکە ڕۆی بنکەیەکی تەندروستیە ئەمە یەک جار زەختە گرێ تاوەکو کاتێکە ئەزانێت توش بووە یاخود ئەگەر لە ئایلەکەیانە کەسی توش بوو هەبوو یاخود ئەگەر ئەو کەسە قەڵەو بوو ژگەرەکێش بوو مەسەلەن ئەو کەسە شەکرەی هەبوو ریسک فاکتەرەکان هۆکارە مەترسیدارەکانی هەبوو ئەبێ زووتر مەسەلەن ئەبێ مەسەلەن دوای لە 30 ساڵی و 35 ساڵیەوە لەبری ساڵانە تۆ زووتر بیکەی 6 مانگ جارێ 3 مانگ جارێ ئەوها ئەمە بۆ زەخت بەڵام دوایەوەی تووشەبی بە دڵنیاییەوە ئەبێ دوای توشبوون و بەکارهێنانی دەرمان تۆ هیچ نەبێ ڕۆژانە یا چەند ڕۆژێک جارێ زەختەکەت بگری و بە تایبەتی دوای گۆڕینی دەرمانە یا دەستپێکردنی دەرمانێکی تازە بێ زووتر بیگری یا دوای ڕوودانی شتێکی تازە ئەمە ئەوە سەبارەت بە شەکرە خۆی ئەڵێ لە دوای تەمەنی 40 ساڵیەوە 3 ساڵ جارێ وا باشترە پشکنینی ئەوەی بە دڵی خاڵی بەیانیانێکی لەگەڵ 3 مانگی بکەی بەڵام ئەگەر کەسێکت هەبوو توشبووی شەکرە بوو یا جگەرەکێش و قەڵە و ئەوانەی کە مەسەلەن هۆکار مەترسیدارەکانیان هەیە ئەمانە پێش ئەو تەمەنە بێت دەست پێ بکەن و بە دڵنیاییەوە لەبری ئەوەی 3 ساڵ جارێک بێت و لەوانە پێویست بکە ساڵە جارێ پشکنینەکە ئەنجام بی ئەمە بە کورتی بۆ زەخت و شەکرە بەڵام ئەو خاڵە گرنگی کە خەڵک زۆر ئاگای لێنیان توشبوانی شەکرن کاتێک تۆ توشبووی نەخۆشی شەکرەی بەدەر لەوەی کە تۆ ئۆکەی زانیوتە کە تۆ شەکرت هەیە بەڵام بورن پێویستە ساڵانە پشکنینی چەند ئەندامێکی خۆت بکەی لە بەرەوەی شەکرە لە ناوی ئەباوەیەکی لەوانە ساڵانە پێ پشکنینی چاو بکەی پشکنی تۆڕەی چاو
ئەبێ هەموو نەخۆشێکی شەکرە ساڵانە سەردانی پزیشکی چاو بکە، ئەبێ ساڵانە پشکنین بۆ گورچیلەکان بکە بۆی بزانانی ئایا گورچیلەکانی تووشی دانانی پڕۆتین نەبووە، گوشیلەکانی بەرەوسستی ڕۆشتۆ یاننا، ئەبێ پشکنین بۆ قاچی بکە بۆی بزانی برینی بۆ دروست بۆ یاخودنا. بۆیە ئەمە ئەگەر لەوانەیە هاوڵاتی بڵێ ئەم خاڵانە ئەم چەند ساڵ جارێ ئەم پشکنینانە بۆ من قورسە چۆن لەبەری بکەم کە چی بکەم، گرنگترین شتەوەیە کە تۆ توشبوو یەکێک لە نەخۆشی درێژخانەکان بووی بەلایانی کەم 3 مانگ جارێ سەردانی پزیشکە پسپۆڕەکەت بکەیتەوە، چکە ئەو شتانی من ئێستا باسم کرد پزیشکەکەت ئیزانێ و ئەو خۆی لە کاتی پێویستە و بە پێی پێویست ئەدنێرێ بۆ شتانە بۆی دڵنیا بێتەوە. کاک زۆرەوەیانی کە باسی کردیانی ڕووی دەمالە و کەسانە بێت کە توش بوون ئەو پشکنینانە ئەنجام نەدانی پارێزی ڕێک و ڕاست ئەبێتە هۆی مردن خۆی ینی ئاوا بەردەوام بێ ڕاست یانیەوە بەڵێ وایە خۆی بە دڵنیاییەوە نەخۆشە درێژخانەکان مەترسیمان زیاد ئەکەن بۆ توشبوون بە نەخۆشەکانی دڵ و جەڵدەکان و ئەمانش بە هەمان شێوە و هەروەها مەسەلەن توشبوون بە هەوکردنەکان و زۆر نەخۆشی تر بە دڵنیاییەوە بەشێکی زۆری سەرەکی بەشێکی سەرەکی هۆکارەکانی مردنیش ئەم نەخۆشیانە بە دڵنیاییەوە بەڵێ مردن ئێمە ئەم نەخۆشیانە کە کۆنتترۆلیانەکەین بە دەرمان ئەڵێن تو دیکریز مۆرتالیتی واتە بۆ کەمکردنەوەی ڕێژەی مردن واتە ئەگەر نەخۆش پارێزیەکان بکەوە جەنابەت فەرمووت دەرمانەکان بەکاربێنە تەمەنی درێژەکاتەوە ئەمە عیلم ئەڵێ ئێمە باز لە قەزا و قەدەر ناکەین ئەجەل و تەمەنی ئینسان بەڵام ئەم دەرمانانەوە کۆنتترۆلکردنی و ڕێنمایی و خۆپارێزیەکان تەمەنی ئینسان درێژەکاتەوە یاخود شێوازی ژیانی بە بێتەر لایف بۆ شێوازێک ینی لەوانەیە من 6 ساڵ بژیمێکێکی دیکە 6 ساڵ بژی بەڵام بە چ جۆرە ژیانێ فەرقەکە من برینی قاچم هەیە من لەسەر جێگەم من شەوان ناتوانم تەخت ڕاکشێ من دڵم سز بوو من ڕۆژانە 12 حەبم هەیە ئەمە ژیانە و لەگەڵ جۆرێکی ترکە تەندروستە و دەرمانی نییە و بۆیە ئێمە نەخۆشە درێژخانەکان دوو ئامانجمانێت درێژکردنەوەی تەمەنی نەخۆش دوورکەوتنەوە لە مزعافەتەکانی بۆ ژیانێکی باشتر و تەندروست هەر مردنیش نەبێ زۆر جار بۆ نمونە لە نەخۆشی شەکرەیە قاچبڕینی تێکەوێ نەخۆشی چاوی تێکەوێ دووچای لە دەسەیە بۆی بۆ شێوەی لێنێ خۆمان ئەڵێ مردبان باشتر بوو بە هیوای تەمەندرێژی بۆ هەموو لایەک بەڵام زۆر نەخۆشەیە بەداخەوە یان یەگاتە حاڵەتێکە خۆی یا دەوروبەرەکەی ئەڵێن ئێمە ئەزانین کە ژیان بەم شێوەیە بەرداوامی بۆی قورسە باش ڕەنگە پرسیارەکەشم درەنگ بێ بەس ڕسک فاکتەرەکان لەسەر کام ڕەگەزیان زیاترە ڕێسفاکتەر هۆکارە مەترسیدارەکان با بڵێن مەترسیدارەکانەواتە ئەو هۆکارانەی کە لە سەرەتاوە باسم کرد ئەگەری توشبوونمان بە نەخۆشیەکان زیاترەکە خۆی بۆ هەر نەخۆشیەک بۆ خۆی نەخۆشیمان ئافرەتە زیاترە نەخۆشیمان هەیە لە پیاوانە زیاترە نەخۆشیمان هەیە مەسەلەن دانیشتوانی وڵاتانی ئەفریقایی زیاترە هەمانە ئاسیایی وەکو پێم وتێمانە بۆ هۆکاری بۆ ماوەی ڕەگەزی نەخۆشەکە تەمەنی نەخۆشەکە کێشی نەخۆشەکە BMI ئەمانە هەمووی فەرقەکە واتە لە نەخۆشیێک بۆ نەخۆشیێکی ترە گۆڕێ. سپاس بۆ دکتۆر هاوکار خەلیل خوێندکاری دکتۆرا لە نەخۆشی هەناویەکان سپاسەکەین کاکتۆر.